سڵاوتان لێبێ چۆن ئازیزانی ماما ئاکۆ لە دووکانی سیاحیەوە سڵاوتان لێبێ لەگەڵ دایکی منداران ماما ئاکۆ بە چاکەت و پانتۆڵەوە گۆشتی پێ بژێنن بیبژێنە ماما ئاکۆ زۆڵی مریشک برژاندن یەک لە بۆ زانیاریتان جەماعەت لەگەڵ دایکی منداڵەکانە ئەمە یەکەم جارمانە گۆشت و ئەم شتانە سوورکەنەوە بژێن و ئاکۆ بەمەوت بڕۆ گۆشە پێوەکە مریشکە گۆشتی چی؟ خۆم نازانم باوکە ڕۆسی چیمان لێکرد وەڵا ناخورێ بۆسە بۆ سەبێ و بکوژێنینەوە ئەمە مەکوژێنەرەوە کاکە ئەوەت باوەشێنەکە بەڕەکانم ئەم شتانە بێ بە سروشتی بکرێن نەک ئابم بەم شتە جیازە دینانە سەردەمیانە باوەشێن باوەشێن الله لەو جەوە باوکەڕە جا دوایی جەماعەت ناونیشانی ئێرەتان بۆ دانێم ڕقم تەلەفۆنیشان دانم سکرینیکەن بۆی ئێوەش بتوان بێن بۆ ئێرە و ئێرە حجزگەن باوکەڕۆ برا ڕۆ کاکە سناپەکە سەیرێتە گاوم کاکە ژەرەفم نایناسمە نازانم چی بێناوە ئەوە چیمانە نابووی ئەمە ها مریشکی ئەڵێ باوەشیان کردۆ بێگا قوربانی خۆ بە ماماکۆ هەی زۆڵی مریشک برژاندن حاسرەش نەکە بەتانیە بێنە هێنە نان بێنە بەتانی چاگەڕێنەوە گەشت گیان ئەمە بە چی لێکێنەوە ئاوای لێکرا ئاوای لێکرا خانەمەڵەوە ڕاکێشە وەرە وەڕاکەوەرە ئەو دوو شیشە ڕاکێشە ڕاکێ ئامان وریا بە جوان نەبرژاوە ڕاو نەکێشێ بۆ ناو بەحرەکە باوکەڕۆ هەر تۆمەی ئێ ئەولاش وریای دەستە بە دەستە نووسێ دەی ئۆخەش پێ ئێوە ناخۆش ئەو دراوسێ ئەو دیومان بۆی بزانەمە ژنەکە و گۆشتە وریا و گۆشتەمە با زۆر نەبرژێ منیش ما پێ بە تەنجیلەکەی ماڵی دراسە ماڵەپارێ خوا تەنجیل پێ نییە ئەرێ وەی براکەم سەوتی بەرعسێت نەبێ دەرە لە ماڵم جوانەیە پێر بووی ئەو مەکرێت دانێ بە برسێتی ماینەوە جەماعەت باڵەکەمان سووتە ڕانەکە سووتە هەمووی سووتە بەداخەوە خۆشم سووتە ماوکەڕۆ لە بچیت ناو خەڵوتان شڵێ خەی گەرم بووە دەمە سەر مامەکە داخی ئەم گڵۆپانەکە شین و سوور و سەوز و ئەڵی لە چاڤیلانم دووکانان و سیاحیانە چاکەمان قۆری گۆڵد